خوشگوبرانی بەڕێز زۆر سپاس سپاسێکی گەرمی هەموو لایەکتان دەکەم بە تایبەتی ئەو پەنەلیست و مۆدەرێتەرانەی کە لەم دوو ڕۆژە بە شێوەیەکی زۆر دەوڵەمەند ئەم بەشداریان لەم کۆنفرانسە کرد و پێم وایە دەستپێکێکی زۆر باشە بۆ ئەوەی ئەم پرسە ببێ بە پرسێکی گشتی نیشتیمانی نەتەوەی کە لەمە و دوا زیاتر باس لەو پرسە بکرێ. زۆر لەو شتانێک کە باس کران پێم وایە جێی سەرنج و گرنگی هەموو خەڵکی کوردستانن کە ئایا مافی سەر بە خۆی ئایا ئەمە مافی ئێمەیە یان پێویستە بکریان هەموو وەبزانم لەگەڵ ئەو ڕایان کە ینی بێگومان ئەمە مافێکی سروشتیە و مافی ئێمەیە تەنیا پرسیارەکە ئەمەیە کە کەی بکرێ و چۆن بکرێ. من پێم وایە پرسێکی تریش هەیە کە زۆر گرنگە بۆچی بکرێ، بۆچی مافی سەربەخۆیی پێویستە و بۆچی ئێستا پێویستە ئەم شتە بکرێ. ئەگەر ئێمە دوای ئەو هەموو قسانەی کە لێرە ئەو بەڕێزانە کردیان باسی زۆر شتیان کرد کە مەسەلەی ئایا ڕیسکی تێدا یان ئایا ئەمە ناوچەکە بەرە و ئیستقرار دەبا یان بێ ئیستقراری زیاتر دەکات لەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمە هەمویان ئەو پرسانە بوون کە وەڵامی زۆر پەختیشیان بۆ درایەوە، بەڵام ئەوەی کە بۆچی لێرە ئێمە پێویستە ئەم باسە بکەین و بەرەو سەر بەخۆی بچین. من حەزم دەکرد دووسێ قسە لەسەر ئەمە بکەم. ئەگەر ئێمە سەیری ڕابردووی خۆمان بکەین پڕە لە نەهامەت و لە وێرانکاری و لە قوربانیدانی گەلەکەمان و ئەو وەختەی کە ئێمە ئەنفال کراین و کیمیاباران کراین خو ئەو وەختە ئێمە ئەعلانی سەربەخۆیمان نەکرد بوو. ئێمە کە تووشی ئەو هەموو دەربەدەریە و ماڵوێرانیە بووین داوای سەربەخۆیمان نەکرد بوو یان سەربەخۆ نەبووین. ئەی بۆچی ئەو وەختە بەو شێوە دڕندانە دژایەتی نەتەوەکەی ئێمە کرا؟ کەواتە مەسەلە لەوەدا نییە ئێمە داوای سەربەخۆی بکەین ڕسک زیاتر دەبێ یاکۆ بێئیستقراری لە ناوچەکە زیاتر دەبێ. جارێ خۆی لە خۆیدا ئەمە ناوچەیەکی کە هیچ ئیستقرارێکی تێدا نیە، نەک تەنیا لەگەڵ کورد بەڵکو ئەم وڵاتان لەگەڵ خۆشیان دائیم لە شەڕ و لە کێشە و گرفتدا بوون و دائیم ئەم کێشانە لە بینی ئەم وڵاتانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سەری هەڵداوە. کەواتە ناوچە خۆی ناوچەیەکی مستەقر نییە و ئێمە تەجروبەی دەوڵەتێکی سەربەخۆی کوردستانمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نەدیوە تاکو بڵێین وەڵڵا ئەمە ئەبێ بە هۆکاری ئیستقرار لە ناوچەکەیە کوونە، بەڵام نەبوونی دەوڵەتی کوردیمان دیوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە تا چەند نەهامەتی بۆ ملەتی ئێمە و بۆ نەتەوەی ئێمەی لەگەڵ خۆی هێنەوە و کە تا چەندیش نائیستقراری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەبووە لە غیاوی دەوڵەتێکی کوردی سەربەخۆدا. من پێم وایە ئێمە دەتوانین زۆر بە ڕاشکەوی باسیەوە بکەین کە مەسەلەی سەربەخۆی لە کوردستان بێگومان ئەبێ بە هۆکارێک بۆ پێشخستنی دۆزی گەلەکە و بۆ ئیستقرار لە هەرێمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. دیارە شانسی منیش وەکو هیکاک دکتۆری برا، بەڵام بە هەر حاڵ من ئەو شتانە پێویست بە باسی کەین. مەسەلەی ڕیسکیش من دیسان لەوە دڵنیام کە ڕیسک هەیە و هیچ شتێک لە ژیاندانیە کە 100% بێ ڕیسک بێ، بەڵام ڕیسکی ئەوەی ئێمە بەرەو سەربەخۆیی نەچین من پێم وایە زۆر زیاترە لەوەی کە ئەگەر ئێمە داوای سەربەخۆیی بکەین. چونکە ئەوەشمان تەجروبە کردووە لە وڵاتێک کە ئێمە سەربەخۆ نەبووین بینیمان چۆن مامەڵەمان لەگەڵ کراوە، بینیمان کە چۆن کورد مافی خورا و ئەو ڕیسکە ئێمە نەک تەنیا بە ڕیسکی ئەزانین، ئەمە تەجروبەیەکە کە خۆمان تێیدا ژیاوین. کەواتە دووبارە بوونەوەی ئەم تەجروبەیە لە داهاتوو زۆر واردە. تەنیا ڕێگایە کە بتوانین خۆمانی پارێزین ئەوەیە کە خۆمان لە ئاستێکدا بین توانایی ئەوەمان هەبێ بتوانین خۆمان پارێزین و ئەم بابەتەش پێم وایە بابەتێکی گرنگە بۆیە من دەڵێم کە بۆچی ئێمە بێ داوای سەربەخۆی بکەن بۆ ئەم سەبەبانەیە. خۆ ئێمە ئەو کاتێککە کیمیاباران کراین، ئەو کاتێک کە ئەنفال کران، ئەو کاتێک کە خەڵکی ئێمە دەربەدەر کرا، ئایا
هیچ یاسەیەکی نێودەوڵەتی یا هیچ وڵاتێک هاتن بەهانەی ئێمەوە بێن و بێن بڵێن وەڵای من ڕێگە نادێن کورد قڕ بکرێ خوا شتان هەموو ڕۆیدا ئێمە لەو تەجروبەدا ژیاوین تەنیا کاتێککە عێراق چوو کوێتی داگیر کرد ئەو وەختە بڕیاری نەتەوەیی و ئەو شتانەی بۆ درا و هاتن و چونکە خاوەن سیادە بوو یعنی من دەمەوێت ئەوە بڵێم ئێمە کە داوای سەربەخۆیی دەکەین بۆ دروستکردی کێشە نییە بۆ چارەسەرکردنی کێشەکانە و لە مەجبوریە بۆ پاراستنی خۆمان ئێمە مەجبورین داوای سەربەخۆی بکەن مەجبوریان کردوین کە داوای سەربەخۆی بکەن چونکە نە بە یەکسانیان قبول کردین نە ئامادە بوون ڕێزمان بگرن نە ئامادە بوون ژیانمان پارێزن نە ئامادە بوون بە هیچ نەوعەیەک ئێمە بە شێوەیەکی بڵێم یەکسانیش قبول بکەن ئێمە داوای سەربەخۆیی دەکەن بۆ ئێوە ئێمە پارێزراو بووین بۆ ئەوەی ئەو جنوساید و ئەو نەهامەت و ئەو کیمیاباران و ئەو ئەنفالانەی کە پێشتر بەسەر ملەتی کوورد هاتووە دووبارە تکرار نەبێتەوە و ئەمەش تەنیا بە شێوەیەک دەکرێت کە یاسای نێودەوڵەتی بتوانێت پشتیوانی ئێمە بکە یاسای نێودەوڵەتی تەنیا پشتیوانی لە وڵاتانی خاوەن سیادە دەکات پشتیوانی لە ملت ناکە نەمان بینیوە ینی ئێمە وەکو نەتەوەی کورد نەمان بینیوە کە پشتیوانی لە ملەتی کورد بکرێت لەبەر ئەو قوربانی دانا و ئەو هەموو کارەسات و ناهامەتانەی کە بەسەر ملەتی کورد هاتوون لەبەرەوە پێویستە ئێمە بە شێوەیەکی یاسایی نێودەوڵەتیش داوای پاراستنی خۆمان بکەین ئەمەش تەنیا و تەنیا لە سیادەی وڵاتەکاندا دەکرێت کە پێم وایە ئێمە پێویستە بەرەو ئەوە هەنگاو بنین و سیادەی کوردستان ببێ بە حامی و بە پارێزەری ملەتەکەمان و وڵاتەکەمان لە داهاتوودا ئەمە ڕێزمان هەیە بۆ هەموو برا عەرەب و برای ئێرانی و برای تورکەکانمان بەڵام بە حەقیقەت من یەک پرسیارم هەیە ئەوانیش پێمان دەڵێن کورد جیاوازی نییە و برای ئێمەن و پرسیارەکە ئەوەیە یعنی ئەگەر ئێمە برای یەکترین ئەی بۆ ئەو شتەی بۆ خۆت حەڵاڵە بۆ ئێمە حەرام بێ بۆچی بۆ خۆت یعنی هەموو مافێکت هەیە بتوانانی خاوەنی وڵاتی خۆت بیت و خاوەنی دەوڵەت و سیادەی خۆت بیت بەڵام بە ئێمەی کورد دەڵێ وەڵا ناخێر ناوەڵە برای منی بەڵام لە من کەمتری بۆ ئێمە بە کەمتر ڕازی بین بە حقیقەت ئەمە پرسیارێکە ئەبێ خۆمان لە خۆمانی بکەین و لەمە دووەش حەق نییە کورد گلەی لە هیچ کەسێکی ترکە کورد ئەگەر لەمە دووە ئەم هەنگاوانە نەنێ بەرەو سەربەخۆی نەڕوە پێویستە تەنیا و تەنیا گلەی لە خۆی بکە ئێمە پێمان خۆشە باشترین پەیوەندیمان هەبێت لەگەڵ بەغدا لەگەڵ تاران لەگەڵ ئەنقەرە لەگەڵ دیمەش دوای ئەم وەزعە ئەگەر ئینشاڵڵا بەرەو کۆتایی بچێ ئێمە پێمان خۆشە بەڵام ئێمە ئەمانەوێ هاوبەش بین یەکسان بین لە ئاستی ئەوانە بین نەک ژێردەست بین سەردەمی ژێردەستی و سەردەمی بڵێم کوێڵاتی ئەمان نەمای تر تەواو ئەبی ئێمەش تر ئەو قەنەعەتە بکەین ئەمە ئەبی یەکسان بین داوای زیاتر ناکەین لە هیچ نەتەوەیەکی تر نامانەوێ پاشکۆ هیچ وڵاتێکی تر بین ئەمانەوێ یەکسان بین جە لەبەرەوە من زۆر ینی خوشحاڵم لەوەی کە ئەو پەنەلیستە بە ڕێزانەی کە ئەم دوو ڕۆژە ئەم باسییان تاوتوێ کرد پێم وایە زۆر هاوکار بوون لە پەنجەخستنی سەر هەموو ئەو کێشە و گرفتانە و هیوادارم دەستپێکێکی باش بێ بۆ ئەوەی ملەتی ئێمەش ئینشاءڵڵا بە زووی بگا بەو ئامانج و ئەو هەدەفانەی کە هەیەە و هیوادارم پەنجەمۆری هەموو تاکێکی ئەم کوردستانە لەسەر بەڵگەی سەربەخۆی کوردستاندا ببینین و زۆر سپاس و زۆر بەخێرین.